هەرچی کێشەی هەژاری و کێشەی برسێتی و نەبوونی خۆراکی پێویست هەتاوەکو ئێستا کێشەیەک بێ لەسەر ئاستی دنیادا کێشەیەکی بەربڵاو بێت، بەڵام کەم نین ئەو مرۆڤانەی کە هەتاوەکو ئێستاش پارە و خواردن بە فیڕۆ دەدەن. ڕەنگە لەلاتان پرسیار بێ بڵێن چۆن، بەڵام لە بەرنامەی ئەم شەودا وەڵامی ئەوە وەردەگرن لەگەڵمانە بن. سڵاوتان لێ بێت و شەوتان باش بێت. بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ، من لۆنا بەکرم. سەرنجتان بۆ بابەتێک ڕادەکێشین کە لەسەر بنەمای چیرۆکی یەکەمی چیرۆکە هەواڵ لەم شەودا ئەم بابەتە قسەی لەبارەوە دەکرێت کە بابەتی بەفیڕۆدانی خواردنە لە نێوشیا و بە دیاریکراوی نان. ڕۆژ لە دوای ڕۆژ بەفیڕۆدانی نان لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونەکە و ئەمەش وای کردو زۆر کەس نیگەران بکات، چونکە ئەم بابەتە بابەتێکی ڕاستەرپێی نییە، بابەتێکی ئاکاری و مرۆییە، ژینگەییە، ئابووری و پەروەردەییە، هەتا ئاینیشە، ینی ئاینیش قسەی خۆی هەیە لەم بارەوە و زۆر شتی تر لە خۆگرێ ئەم بابەتە و فەرامۆژ ناگرێ. خاوەنی چێشتخانەکان قسەیان بۆ کردوین لەباری بەهەدەردانی خواردن بە تایبەتی نانەوە، باز لەواکەن کە هاوڵاتی وا هەیە برنج و شلێکی سادەخوا چەنانێک داواکە، یان هیوا هەیە هەر ناشی خوا و ناچار نانەکە بە فیڕۆدرێ. کۆمەڵی خەڵکیژەیە کار و کەسابەتیان لەسەر ئەم نانێ و بۆ ئاژەڵ و بۆ باڵندە کۆیەکەنەوە و جارێکتر سوودی لێوەرەگرنەوە کە یەکێک لەوانە پیاوێکە ماوەی 15 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو نانەیە کە بە هەدەر ئەدرێ. دیار جەمالی هاوکارمان فیچەرێکی بۆ ئامادە کردوین، هەموو پیاوەی دواندووە و هەمیش لە فیچەرەکەدا ژمارە و لێکدانەوەی وایتیایە کە ژمارەی گەورەی بە هەدەردانن بەڕاستی لە هەرێمێکی 6 ملیۆن کەسیە. بۆ نمونە بەتەنها لە ناو چێشتخانەکانە جگە لە ماڵانەمە ڕۆژانە 47500 نان بە فیڕۆ درێت. با فیچەرەکە ببینین دواتر لەگەڵ میوانێکی تایبەتمەند گفتوگۆی بابەتەکە ئاکەین. بە فیرۆدانی نان لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. جگە لەو نانەی کە لە ماڵان بە فیرۆ دەدرێت بەدایان هێندەی دیکە لە چێشتخانەکان. بە گوتەی کارمەندەکان هاوڵاتی وا هەیە کە نان دەخوات زیاتر لە دوونان داوا دەکا و تەنها لەتێکی لێ دەخوا و بەجێ دەهێڵێت. مشتری وامانێ سادەیەکە خوات 4 نانی پێواخوا، مشتری واشمانێ نانەکە داواش ئەگات دوای ئەوە نایخوات و فڕێگرێت. ئای ڕۆژی وا هەیەتوانم بڵم 600 بۆ 700 نان بە فیڕۆشە لێ. تەنها لە سنووی پارێزگای سلێمانی 1630 چێشتخانە، ڕێستۆران، میوانخانە هەیە. جگە لە خواردنی بەرماوەگریمان هەرێکێک لەمانە ڕۆژانە تەنها 250 نان تیاندا بە فرۆ بدرێت، ئەوە لە ڕۆژەکە دەکاتە 47500 نان. ئەمە جگە لە ئەو نانی کە لە ماڵان بە فیرۆ دەدرێت. نانی ماڵان و چێشتخانەکان ڕۆژانە کۆ دەکرێنەوە و دەبرێنە مەیدانی ئاژەڵان، لەوێ بە ئامێری تایبەتور دەکرێن بۆ ئاژەڵ و پەلەوەر. ئەم کاسبکارە زیاتر لە 15 ساڵە بژێوی ژیانی لەسەر کۆکردنەوەی نانە بە فیرۆدراوەکانە. چەند کرێکارێک کاری بۆ دەکەن و هەر کیلۆیەک نان دەکڕێت بە 350 دینار و بە 100 دینار زیاتر دەیفرۆشێت. ئەم نانە خەڵکی با بۆ قاز و قەل و ئەمانەش ئەیبات ئیسفادەی دیەکات لەبەرەوە کە لەوە باشترەکە خەڵک فڕێدات نانەکەی نبووە بێمەش ئەیهاڕی ئەیفرۆشین بە حیوان فرۆشتەکان. بە گوێرەی ئاماری دەستەی ئاماری هەرێم ژمارەی دانیشتووان بۆ ساڵی 2020 6 ملیۆن و 171 هەزار کەس بووە، جگە لە ئاوارە و پەنابەرەکان. گەر هەرێکێک لە هاوڵاتیان ڕۆژانە نانێک بکرێت بە 4 بەشەوە بەشێکیان بە فیرۆدا بێت، ئەوە ڕۆژانە 1 ملیۆن و 542 هەزار و 750 نان بە فیرۆ دەدرێت. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. لەسەر بابەتی بەهەدەردانی خۆراک و بە تایبەتی ژنان ینی بوعدی جیاواز هەیە کە قسەی لەبارەوە بکەین، چونکە وەکوتمانەمە بابەتێکی فرەلایەنە کرێت زۆر لایەن ڕۆڵیان هەبێتیایەوە دەکرێت زۆر ئاراستەی جیاوازی شەبن بۆ ڕاستکردنەوەی ئەم بابەتە، بەڵام لە ڕوانگە کۆمەڵایەتیەکەەوە بە دەرەجەی یەک دەکرێت جێگەی قسە و مشتۆمڕی زیاتر بێ بۆی کە لەسەر ڕوانگە کۆمەڵایەتیەکەی ئەم بەهەدەردانە قسە بکەین. دکتۆر ئەرسەلان سەیزادە مامۆستای زانکۆ و هەروەها بەڕێزیان ڕاوێژکاری پەروەردەییە گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر زۆر زۆر بە خێراتی سپاس و ئامادەبوونە
دکتۆر ینی کاتێککە ئامادەکاریمانە کرد بۆ ئەم بەرنامەیە شتێک بە ینی بە مێشک و بیردا دەهات کە وڵاتێک کە گرانی بینیوە وڵاتێک یان میلەتێک کە شەڕیان تێپەڕاندووە لە ئاستە جیاوازەکانیشدا بە هەدەردان دەبینرێ ینی ئەوە بڵێ تەنها جیلی نوێیان ئەوە بۆچی لە وڵاتێکی ئاوایە لەناو میلەتێکا کە ئاستەنگی ئاوای تێپەڕاندووە بە فێڕۆدانە بینرێ. پێشکی دەستخۆشین بۆ بەڕێست و بۆ هەڵبژاردننی ئەم بابەتێک متعلقە بە تاکی کۆمەڵگاوە. کاتێک ئێمە قسە لەسەر ئەم بابەتانە ئەکەینکو بەڕێزت فەرمووت پەیوەندی ڕاستەوخۆ هەیە بە ژینگەی کۆمەڵایەتی ئێمەوە یەکێک لە گرفتە زۆر کۆمەڵایەتەکانی ئێمە لاساییکردنەوەیە. ئێمەمانان بۆ ئەوەی بتوانین غروری خۆمان بسەلمێنین بۆ ئەوەی بتوانین بە خەڵک بڵێن ئێمە ئەمەین دین لەکوێوە دەست پێەکەین. وەکو ماستۆ باسی هەرەمەکی خۆی ئەکا لە هەرەمەکە یەکەم خانە پێویستیەکان بەس ئەم پێویستیانە کە بریتە لە نان و لە ئاو و لە ژیان هەتا ئەمەت نەبێ ناچیتە قۆناغی دوو هەمەوە کە ئەویش دابینکردنی ئاسایشیەکە ئاسایشی دەرونیە ئازایشی وەزیفیە لە قۆناغی سێهەمە ئەگەیتە بەها کۆمەڵایەتێکەوە. ئێمە لە قۆناغی یەکەی دێشتاکە ئەمانەیە بە باز بگەینە ئەو قۆناغانەی ترەوە کە لە قۆناغی چوارە ڕێزگرتنە لە خود لە قۆناغی پێنجا ئەوەیە کە ئیتر خود تواناکانی دەرکەوێ. بۆچی ئێمە تاکو ئێستا هیچمان دەرناکەوی؟ چونکە ئێمە نەهاتوین بەم پلان و بەرنامەیە بگەینە ئەو شوێنەی کە ئەمانەوێ. کاتێک کە دەمانوێت قسە لەسەر ئەم بابەتە بکەین بۆ نمونە پیاوێکی وەکو ستیفن کوفی لە کتێبی العادات السبع للناس أكثر فعالية أو حونريتي كوا خلقك چالاك تيانايا دي سي خال باس أكاك بيوندي بخودي خومانا وهي وازل ما يهينين يما سي خالي تر هي بيوندي بويك بيوندي كي كومالايتي جينجي كومالايتي بلا أم بيوندي كومالايتي كدروس أبي أو خالي ششمي من چوارەم و پێنجەمیش ئێپەڕێرم ئەوەیە چۆن بتوانین پێکەوە ژیانێکی باش بەرهەم بهێنین چۆن من بتوانم ئاگام لە تۆ بێت تۆ چۆن بتوانی ئاگات لە من بی. ئەمە لای ئێمە لە سیستەمی پەروەردەی ئێمەش تاکو ئێستا بەرقەرار نەبووە. مشتی بۆ بەڕێزە بگەڕمەوە. باشە یەکێک لەو یاریانەی کە ئێمە ئەیکەین لە باخچەی ساوایانە لانی زۆرێکمان کرد بێتمان بیندەرانش ئێستا یەکسەر کە باسی ئەکەین بۆ نمونە 5 کورسی ئەهێنین 6 مناڵ ئەهێنین ئەڵین ئادەی ڕابکەن ئێمە چەپڵەیەکمان لیا کورسیەک لا ئەبەین ئێوە چی بکەن ئەبێ ئەو کەسەی کە جێی نەبوویەوە چی بکە بڕاتە دەرەوە لە یاریەک. باشە ئەم پێنجە دوای ئەوە چی لەکەین ئێمە کورسیەکی تر کەمەکەینەوە بێ مناڵێکی تر بڕاتە دەرەوە لە ئەخیرا چەند کەسە مێنێتەوە؟ یەک کەس. ئەم کەسە خۆی بە چی ئەزانی؟ خۆی بە پاڵەوان ئەزانی. یعنی ئێمە لێرە دین مناڵێ پەروەردە ئەکەین بەس شەڕی خۆیەکە حساب بۆ چواردەورەکەی نیاکە. ئەزانی لە یابان کاتێک کە ئەم یاری ئەکەن بە شێوازەکەیکەن ئەو کەسە خەڵات ئەکرێ کە جێی کەسێک ئەکاتەوە لە پەنای خۆیە کە کورسیەکی ترکان کەم دکتۆر بەڵێ ئەتەوێت بڵێ کە بابەتەکە زۆر پەروەردەی و ڕیشەی ترە لە مناڵیەوە لە مرۆڤەکانە دروستەوە. دکتۆر عەفو لە قسەکان تا ئاماژەت بە خاڵێکیا کە بۆ من جێی پرسیارەوە شمەی پرسیاری لەبارەوە بکەمەوەی کە هەر کاتێک لەم بارەیەوە ڕەنگە خەڵک بدوێنی بەشێک لە خەڵک هەڵبەت زۆرینەیە پێیان وایە کە بەکارهێنانی زۆر جۆرێکە لە کرانەوە ڕەنگە بە جۆرێک لە دەوڵەمەندیش تەماشای بکەن ینی هەر کاتێک کرانە و دەوڵەمەندی لە وڵاتێکا ڕووبە ئاساییە بەکارهێنان بەم شێوازەی ئێستا بێ هەر بەڕاستی وڵاتانی دەوڵەمەند ئەوەندە بە فیرۆدەرن. باوەڕ بکە من یەکێک لەو چیرۆکانی کە ڕاستەقینەیە یەکێک لەم خێزانانی کە کوردیش بوون چوونەتە ئەوروپا ئەمانە کە سەریان کردووە لە چێشتخانەیەکە خەڵکە مشتی نۆرماڵی وان کردووە ئەمە پیان بکەم بووە یعنی چی تۆ زەبان کوین هاتون سەر سفرەکەیان پڕ کردووە دویستویانە بۆ خەڵکی بسەلمێنین ئێمە کێین و ئێمە چین و ئێمە چۆنین دوای کە بەجیان هێشتووە ئێستاش خۆشبەختانە لە هەندێک چێشتخانە زەرف هەیە ئەو شتێک کە لێت ئەمێنێتەوە ئەبێ بیبەیتەوە بەڕاستی ناکرێ بەجێی بێ جۆرێکیش نییە ئەسڵەن ئەوە منتەهای ڕۆشنبیریە کە تو ئەم شتەی خۆتە بۆ خۆتە پارت پێداوە ئەیبێت لێک لەم کاتا بۆ ئەم ناخورێ کاتێک کە ئەی خۆمەوە باشە
کە ئەمان بەجیان هێشت بوو ڕێک تەلەفۆنیان کرد بۆ پۆلیس هاتبوون گرتبوونیە پێم با بە ئێوە هاتوون سەروەت و سامانی ئەم وڵاتە ئێمە بەفێڕۆ ئەدەن یعنی ئەمە ئەسڵان ئەمە بەهایەکە کە ئێستا ئەچێتە خانەی بەهای دواکەوتوی ئەوەی کە ئێمە ئەمانەوێ قووەتی خۆمان و هێزی خۆمان لە هەندێشتی مادیە بسەلمێنین ئەستن باشە شتە ئەستن قووەتی مرۆڤ و بەهای مرۆڤ لەوەدایە شتی مادی بکە یان شتی معنەوی بکە یعنی ئێمە ئەبێ بگەینە ئەو قەنەعەتەوە کە من کاتێک کە قسە لەسەر هاوسەنگی مرۆڤەکەم باشە هاوسەنگی مرۆڤ بەس بوارە مادیەکە ئەگرێتەوە بەس شکڵێکە ئەگرێتەوە بە ڕێزت خۆتت گۆڕیوە باشە ئەمە هەموو بەهای تۆیە یاخود لە ناخی ئەم کەسا شتێکی تر هەیە خەیاڵاتێکی تر هەیە دەبەرەوە دائیمەن کە ئینسان ئەوێ قسە لەسەر هاوسەنگی بکات خاتونی بێ هاوسەنگی لە چوار شتا دروستە بێ مرۆڤ لە چی پێک دێ عەقڵی دڵی ئەو جاکە ئەم جەستەیە کە ئێمە هەمانە ئێستاش لەم سەردەما بمانێ و نەمانێ و ناتوانین ئێمە گیرفانەکانمان ئاگاداری نەبین یەکی لەو شتانی کە ئێمە قسەی ئێمە لەسەر گیرفانە ئێستا من ناچبنە وردەکاریەکانی ترەوە ئێستا یەکێک لەو شتانی کە ئێمە ئەیبینین لەناو ئەم وڵاتەی ئێمە بێژگە لە نانەکەش تو ئەزانی خەڵکی ئێمە ئێستا لەم ماوەی کە دۆلار تۆزی ئەم سەر و سەری کردووە چەندی گرفتیان بۆ دروست بووە چەندێک کێشە لە خێزانەکانیان دروست بووە باشە بۆ چونکە نەیتوانیوە خۆی ڕێک بخە هاوسەنگیەکی گیرفانی بپارێزێ موچەکەت چەندێک چەندێکی لێ خەرجەکەیت ئەی چەندێکی لێ پاشە کەوتەکەیت ئەنی تۆ دائیمەن هاوسەنگی گرنگە تۆ دەیت قسە لەسەر نانەکەین ئێمە قسە لەسەر گەنمەکەین ئێمە باشە ئێمە کە دەین ئەم نانەی کە تۆ پێویستت نییە بۆچی ئەو هەموو نانە بێنیتەوە بۆ بەپی پێویست نایهێنیتەوە بۆ بەقەت بەکارهێنانت نایهێنیتەوە کە عیلمەن ئێمەش ئەزانین هەتا شتت کەمتر بێ خۆشتر هەتا زۆرتر بێ چێژی لێ نابینی بۆ نایی تۆشتێکە زۆرە بێ بەهاکەی نامێنی تو ئەو ڕۆژەی کە چەند خواردنێ دانرابێ یەکی تۆزێک ئەتوانی تاقیکەیتەوە بەس ئەگەر یەک دانە دانرابێ چۆن ئەبێت باشە دکتۆر ینی دەمەوێت بە پێیکە جەنابتان ڕاوێژکاری پەروەردەین ینی ئەم بابەتە ببەستینەوە بە بابەتێکی ترەوە کە ئەویش شخصێتی تاکە ینی کەسایەتی تاکە بە تایبەتی لە قسەکان تا جەنابە باس لەوە کردکان دێک کەس ڕەنگە پێی شەرم بێ پێی نەنجی بێکە بەشێک لە خواردنەکەی بباتەوە بۆ ماڵەوە بەڵام ئەو تێگەیشتانی کە سەبارەت بە خۆبەڕێوەبەری یان سەلف مانجمنت کە بە ئینگلیزی پێوترێ ینی هیچ شەرم نییە گەر مرۆڤ توانێت داهات و جەنابیشە باسی کرد پێویستیەکانی خۆی ڕێک بخاتەوە ئەمە چەند پێیوەستە بە بابەتی شخصێتی مرۆڤەوە کاتێکە بۆی دروستە بێ گەر نەتوانێت ڕێکخستنێ بکە لە ناو خەرجی و بەکاربردننی خۆیان ینی ئەمە بزانام تا چەند بابەتێکی پەروەردەیشە لە هەمان کاتە من ئەبێ بچمە ناو بابەتەکەی تۆ بە دووبووشە دووشە هەیە لە عەرەبیە پێوترێ ئیرادە و ئیدارە ئیرادە ئەو حەزەیە کە تۆ ئەتەوێ بیکەیت ئیدارش ئەو پلانەیە کە تۆ ئەتەوێت لەسەری بڕۆیت زۆر کەتلەی ئێمە لەوانەی ئیرادە و ئیدارە تێکەڵ بکری بۆ چکە ئیرادە ئیشەی دڵە حەزەکانی دڵە ئیرادە بەس ئیدارە پلانی عەقڵە ئیرادە پلانی کاتیە ئیدارە پلانێکی بەردەوامە ئێمە ئەگەر بمانەوێ ئەو هاوسەنگی کە تۆ ئەڵێیت لە کەسایەتی مرۆڤ دروستکەین یەکێ لەو شتانەی کە من پێی ئەڵێم هاوسەنگی کۆمەڵایەتی چونکە من ئەگەر مێ سەر هاوسەنگی ڕۆشنبیری بکەم شتی کە باسەکەم زۆر لایەنی هەیە هاوسەنگی کۆمەڵایەتی ئەوەیە ئەگەر هاتوو من قسم لە بابەتی ماڵی توانە کرد لە کەسایەتی توانە کرد چونکە ئێمە عادەتەن بمانێ و نەمانێ و مرۆڤ پۆلێن ئەکرێ بە سێ جۆر عەقڵەوە عەقڵی گەورەمان هەیە قسە لەسەر شتی گەورەیەکە چۆن بتوانێت داهاتووی خۆی بنیاد بنێ عەقڵی بچکۆلەمان هەیە لەسەر شتی بچووک قسەیەکە ئەمڕۆ چیتان هەبوو خواردن باشە بوو ئەوەت کرد ئەی باشە بوو ئەمەی کەت نەکرد ئەمە عەقڵی بچووکە بەڕاستی قسەکن لەسەر ئاسایەکانی ڕۆژانە زۆر نۆرماڵ جاری وا هەیە سەرەکی 2 سعات بە تەلەفۆن قسەکەن لەسەر شتی ئاواها نە مەعریفە زیاکە نە بنیادیشی ئەنێ عەقڵێکمان هەیە زۆر بچووکە نەک لەسەر خواردن کە تۆ باسی خواردنەکەی بۆ ناکەی ڕەخنەکەشیت لێ ئەگری نەک هەر پێشنیارت بداتێ کابێتە ئێمە ئەمە جۆرێک لە عیبەکەش دروستەکە ئێمەوە ئەکە کە من بترسم
دائما بمەوێ ئەو شتێک کە هەمە بە گەورەتر پیشانی بدەم لەبەر زۆر کاتێک کە ڕوبەڕووی ناڕەحەتیەک ئەبینەوە ڕوبەڕووی شتێکی ناخۆش ئەبینەوە یەکسەر ئەکەوین ناتوانین خۆمان بگرین زۆر باش لەبەرەوە زۆر گرینگە مرۆڤ من کاتێک کە نامەیە قسە لەسەر خەڵک بکەم و تەداخلی ژیانی خەڵک ناکەم ئەو کاتش خەڵکی جاری تەداخلی ژیانی منی کردووەم جار ئەزانێ من گوێنایەمێ و ئەمە ژیانی منە و ئەزانم بەرەو کوێی بام ئیرادەکەی من لەگەڵ ئیدارەکەمە یەکی گرتوتەوە بگوی بگەمە ئامانجەکەی خۆم شتەلاوەکەکان باشە دکتۆر ڕەهەندێکی دیکەی سەرنجخستنە سەرم بابەتە ئەوەیە کە ئێمە کۆمەلگاکەمان بەگشتی کۆمەلگایکی باوەڕداریان ئەگەر ئاینی ئیسلامیش نەبێ ئاینەکانی ترتیە ڕۆڵی خۆیانیانە بەیانی مرۆڤ بەگشتیە بە باوەڕێکی هەبێت لەم سنوورەیە بۆ کۆمەلگایەکی ئایندار بە باوەڕ بۆچی دیسانەوە ینی پێت وایە کە پەیوەندی بە چیەوە هەیە کە ئیسراف یعنی جەختی خۆی تیاکراوەتەوە لە ئاینەکانە بەڵام هێشتا بۆ نمونە خەڵک نان بۆ پیرۆزی خۆیەوە کە لە ئاینەکانە بۆ کوشتێکی پیرۆز نایاتەوە بادەر بدرێ خەسارەتێکی وای تیا بکرێەوەی کە لە داتا و لە ژمارەکان بینیمە ئەمە بزانام تێگەشتنی ئێوە چێ لەسەر ئەو بابەتە ئێمە ئەگەر یەکێکتر لە کێشمەکانی ئێمە ئەوەیە بەجددی لەگەڵ ئایدی شەباش خۆوەماری یەکلارە کردێتەوە تو ئەگەر بیت و سەی دەقەکانی قورئان بکەین خوا ئەفەرمی کولوا واشربوا ولا تسرفوا پێت ئەڵێ تەواو سنوورێکی بۆ داناوی کابەتە ئیسرافکردن شتێکی باشی لە شوێنی تر ئەفەرمێ لا يحب المسرفين لەمە خراپتر تەبذیرە چکە لە زمانی عەرەبیە دائیمەن وردەکاری لە شتەکانە هەیە ئیسراف لە شتی حەڵاڵا کری هەتا خوا ئەفەرمێ چی خۆشی ناون ناڵێ تاوارێکی گەورەت کردووە بەڵام ولا تبذر تبذيرا ئەمە تەوکیدی پێ ئەوترێ لە قورئانە إن المبذرين كانوا إخوان الشياطين ليرە سنوورێکی داناوە کە تۆ نابێ سنوورەکانی خۆت تێپەڕێنی نەک ئەمەش حتا لە خواردنی خۆمانە ئاین هاتۆڕێکی خستوتەوە ئەڵێ ئەوە نە خواردن بخۆ کە تۆ بژیت نەک بۆ نمونە کەسێک ئەبینی کەمی خواردووە نەتاقەتی بیرکردنەوەی هەیە ڕزیلی کردو بینی خۆوان نەتاقەتی بیرکردنەوەی هەیە نەتاقەتی ئیشکردنی هەیە ئەی کەسێکی زۆری خوارد بێ خەواڵ و بێزار ئەڵێ ئەوە نە بخۆیت کە بژیت ئەگەینە ئەگەر هەر ئەتوێ زۆر بخۆی ئەو وەرە مەعیدەت بکە بە سێ بەشەوە گەدەت بکە بە سێ بەشەوە بەشێکی خواردن بەشێکی ئاو بەشێکی ئاوە یعنی بۆی ڕێک خستوین ئێمە بەڵام ئێمە کە موشکیلەکەمان ئالێرایە ئێمە هەموو شتێک لای ئێمە بەڕوو کەشە زۆر باشە زۆر سوپاس دەکەین دکتۆر سوپاس بۆ ئەوەی کە ئێستەرم بابەتە ڕوونکردنەوەی پێویستەیە و بۆ هیواشین کە گەشتوێ بە بینەرەکانمان کە بابەتی زیاتر ڕەویکردن لە بەکارهێنانە هەر بەکارهێنانێک بێت چەند جێگەی مەترسیە سوپاس بۆ دکتۆر ئەرسەلان سەیدزادە مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری پەروەردەیی کە لە ستۆدیۆ میوانی ئێمە سوپاس بۆ بەڕێزیشتان زۆر سوپاس جیاوازە بابەتی کە باسمان کرد بابەتێک هەیە کە ڕەنگە جۆرێک سەر لە شایش دروست بکات لەبەرەوەی کە هەندێک جار ئێمە بە هەندێک پیشە بە ڕەگەزێک دەناسینەوە بۆ نەوە ڕاهاتوین زۆر بێ و ئیشانی کە پیشەی پیاوانن زۆرتر پیاوان بیکەن یانە و تێگەیشتنەمان بۆ دروست بووە بەڵام لە ناوچەیەکی کوردستان ئەم شتە تۆزێک پێچوانە بۆتەوە ئیژەوەیە کە خاتوونێک سەرقاڵی ئەوەیە کە دوکانێکی دروست کردووە ئەو کەل و پەلانە دەفرۆشێت کە بە مەبەستی ئاگر کوژانەوە و فریاگوزاری بەکاردێنرێت بابەتێک دەبینین لەسەر ئەو خاتوونەش کارێکی پڕزەحمەتیە و هێزی پێویستە ئەمە کاری ڕۆژانەی مەعسوومەیە هەموو ڕۆژێک لە پاڵ ئەرچی ماڵ و دایکایەتی 7 کاتژمێر لێرە کار دەکات کارێک کەمتر چاوەڕێی دەستی ئافرەتانی تێدا دەکرێت ئەو کارە زۆر سەخت و قورسە ڕۆژانە تووشی گرفت دەبین بەرام سوپاس بۆ خوا توانیمانە هەر سەرکەوتوو بین بەلێ ئەوە کارێکی سەختە کارێکی پیاوانەیە بەرام شانازی دەکەم کە شان بە شانی پیاوان کار دەکەم ئامێرەکانی ئاگرکوژێنەوە دەفرۆشین هەم چاچی دەکەینەوە هەم سیستەمی ئاگرکوژێنەوە دەبەستین پندێکی کوردی دەڵێت لە پشت هەر پیاوێکی سەرکەوتوو ئافرەتێک هەیە لێرە پێچەوانەکەشی ڕاستە لە پشت ئافرەتێکی سەرکەوتوو
پیاوێک بەدی دەکرێت. وەختی لە ئەرک داما کە سبیانە سعات 8 تا سعات 3 لە ئەرکم خێزانم لێرە مشتری و ئیشەکان بەڕێیەکەتن. پاش کە لە ئەرکم گەڕامەوە ماڵەوە ئیشەکانی کە زۆر قۆرسیش بیتن کە مایتەوە من جێبەجێیانەکەم. لە کارگەکەیاندا هەلی کاریان بۆ 8 کەسی دیکەش ڕەخساندووە و لە پاڵسوودی ئابووری بۆ ئەوان بەشێکی گرنگیشە لە فریاگوزاری و پاراستنی جانی مرۆڤ. ئەم هاوژینانە 15 ساڵە مژوولی ئەم کارن و مەعسوومەش ڕۆڵێکی سەرەکی تێدا دەجێڕێت. لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە داوا باوە ئافرەتان دەستەوەستان دەوەستن و شۆک دەیانگرێ، بەڵام لێرە ئافرەتێک ڕێنمایی پیاوانیش دەکات. تەیفۆر محەممەد کوردستان 24 سۆران. دیارەوەکۆی کە لە پێشکی و راپۆرتی پێشووە پاکێجی پێشووە باسم کرد کە ڕەنگە زۆری نەمان ڕاهات بێتین کە هەندێک پیشە بە پیشەی ڕەگەزێک بزانین. بۆ نمونەکە باسی پیشەی چنینیش دەکرێت دەکۆی کە لەم پاکێجە و لەم بابەتی دیکەماندا هەیە ڕاستەوخۆ وێنی ژنێک دێتە پێش چاومان کە خەریکی دروستکردنی وێنە و نەخش و نیگار بێ بەدەزوو. بەڵام لە سلێمانی گەنجێک وەکو یەکەمین کۆڕ سەرقاڵیەوەیە کە چنین بکات و باسی لەوە کات کە ینی شەرم ناکالەوەی کە ئیشێکی جیاوازتر بکە. سەرمەند گەنجێکە کە خولای کاری چنینی هەیە و ڕوبەڕووی ڕخنەیەکی زۆر بۆتەوە، بەڵام ئەم شتانە ئەوینەوە وەستاندە و ئێستا سەدان تابلۆی بەدەزووی چنراو هەیە و کاریان ئاسان دەکات. من سەما عەبدوڵڵام دەرچووی بەشی هونەرم و ماوەی 4 ساڵە ئەم کاراکەم. لە کاتێکی زۆر ساختی ژیانما کە لایەن خۆڵم ڕوبەڕم بۆتەوە من لەم ژیانە بەردەوام بووم ئەو کارێکی چنین بووە. چنین بەشێکی گەورەی ژیانی منە. من تاکە ئاوڕێمە یعنی کە زۆر ڕاستگۆ بێ لەگەڵما بەکرەکەم قماشەکەم کاسناخەکەم لە هەموو شوێنەکاتم بەدەم ڕێوە لە پازار لەناو پاسە من لەگەڵ چینە بەردەوامم. ڕۆژان نزیکی 5 ساعات کاری چنینەکەم. زۆرجار ئەو بووە کە خەریکی چای چنین بخەوتم دەرزیەکە دەستمەوە بووە کە بەیانە ستاوم خەریکی چنین بووم تاش شەو درەن. من سەرەتای خەونی مناڵیم مۆسیقا بووم. وەرنەگیران بە ڕێکەڕێک بۆتە کۆلێژی پەروەردەی نەرسی بەشی هونەرەوە کە 6 ساڵ پێش ئێستا بوو. چوومە ئەو کاتاز زانین بەشی پەروەردەی هونەری ئەو بەشەکەی هونەرە خوێنرێت، شان و میوزیک و شێوەکاری. منیش خولیای هونەرمە بوو چوومە ئەو بەشەوە. لە قۆناغی دووە بووم بە ڕێکەوت ئەم بارم بۆ دەرکەوت. دایش بوو کە دایکم لە ساڵانی 67ەکانە ئەم ئیشەی کردووە. سەرتا بڵێن ئاکارم بوو کۆمەڵەکەمان و زۆربەی ژنان لە پێشانەکان ئیمیگرانتەوە بۆ تەمەنی گەنجێتی و کچێنیمان کە ئەو ئیشانەمان کردووە. بارەکەم هونەری ئەتەمینە. هونەری ئەتەمینی زیاتر بۆ خانمانە چنین ناسراوە، بەڵام من وەکو کۆڕ لەو بارەیە کە کەسم لە بارەکانم کردووە. هونەری ئەتەمین پێویستی بە قماشی ئایدا ڤایبەریکە. قماشەکە قونکونە بۆ چنین بەکارێت و کاسناقمان پێویستە. ئەم کاسناقە بۆ تۆکردنی قماش بەکارێت و دەزووی سانتیممانەیە کە پێوتە مۆلۆنیا و دەزووی کەشمان پێ کۆتڕۆن بەرلی بۆ چنین بەکاری ئەویش. ئەو کاتێک کە دوورم لە چنینەوە ئەستەکەم ژیانم زۆر ناخۆشە. ئەو کاتێک کە چنینەکەم سەم دڵخۆشم چونکە کە ناخمای خەمە سەر ئەو پارچە قماشە. کۆتا بابەتی چیرۆکەها بابەتێکە کە گرنگی دەدات بە بابەتی میوسیک. هاوڵاتیەک کە ماوەی 3 ساڵە ئامێری میوسیکی دروست دەکات ئەو ماوەی 4 ساڵێک دەبێت لە هەولێر پەنابەرە و وەرشێکی بۆ دروستکردن و فرۆشتنی سازدانە و بژێوی ڕۆژانی خۆشی لەم ڕێگایەوە پەیدا ئەکات. بە بڕای ئەو سازێکێکە لە ئامێرە مێژوویەکانی میلەتی کورد و ئەژڵێت سازپانتایەکی زۆری گۆرانی و موسیقی کوردی داگیر کردووە. لە ڕێگەی فیچەرەوە باسی قۆناغەکانی دروستکردنی ساز کە ئەو دروستی دەکات بۆمان باس دەکات.
نابێ من محەممەدە ئەبوو ڕێزان ساڵی 1990 ئەف شغل و ئەف ئیش مژی حەز کریانێ حەزکردنێک من بە ئالاتی ڕاچێ بوو بە موسیقا ڕاچێ بوو ji ber wê jî min xwe xist vê meseleyê ji sala 1990 heta bi 2011 ew şerê Sûriyê çêbû li şerê Sûriyê li Heleb bûn teban werşême û dukan û makîne û her tiştek me li wê derê îşê xwe çê dikir û baş bû yani rind bû. Saet teqrîben 8:30 neh tên dukanê li dukana xwe heta saet 5:30 6 avînê heta 8 dimînin. کودک ام دبین کودکا سازه تنبوره کودکه تو چه دکه پشتی کودکه تو دست که وی سوار دکه پشتی دستک تو سینگ سوار دکه پشتی وی تو زنپارک دکه ورق قضیه زنپارک پاقش دکه پولستر دکه ام جارک دن گشت زنپارک دکن پولیش دکن پرده وی گرید دن کلیته وی دخنی و تیلا دخنی و بدار دخن حتی مشتری تگ مشتری کجان عجبان دید لگور دلی وی ام ددنی ده 2018 داگر کرد ترکات عفرین داگر کرد جارک دن مبارک خودم کردستانی از هاتم کردستان الوی داره دبیگ از وی شغلی بکم از نکم کاری که بکم بر حس کردن مش آلات رایه حس کردن مش چه کردن آلات موسیقی رایه عود و ساز و گیتار و کمان و وتریات هاتم دکان اف دکانا دی و اف ورشه مش خرادی مخانیک دی یواش یواش اینا زور نجبو پرایا جبر امنكي معيشات اخو بكن ام خدمات ملتي خوكن يعني ملتي مجي آلة موسيقى بالاخص ساز طنبور پر حزبك مشتري من الصدي نودو نه كردم عرب كيما عرب العودي برسيال الكيل كماني برسيال الكيل جيتار يعني او آلات بخوش ما كردارها يعني فلكلوري مايا تراثي مايا ساز تنبور تراثي ما كردايا دكاني من البيت داري ساز ب $5 هاي ب $75 هاي ب 100 هاي ب 105 هاي ب 200 هاي ب $300 هاي حسب شغلي حسب پاقش بونی و حسب داری وی یعنی گو چه قاس دنگی خوش به پاقش به و قصاری وی جینی کی بلنده آلت ساز لجیانی من وک رحکی دیده من وک مندالکی وک زارکی بچوچک جی حز دکم از پر داستی جی حز دکم 38 سالم از بخل سازه دخم جبر ویجی از دوازم حتی مرنیجی از دست سازا خو تنبورا خو برنگم و حتی از کانم جی وی کاری خدمت ملت خو بکن لە کۆتای چیرۆکە هەواڵم شەودا دەمێوجە خەت لەسەر ئەو پەیامە بخەمەوە کە بخۆنەوە بەڵام زیادە ڕەوی مەکەن ئەمانە بابەتەکانی ئەم شەوی چیرۆکە هەواڵ بوون ئاسوودە و تەندروست